بەڵێم کاتان باش و ماندوونە بن بەخێر بێنەوە سەر و سەرچاوم هاوڕێیانی بەڕێز زۆر بەخێر بێن سەرچاوان ئەمڕۆکە بەرنمەیەکی گرنگ و استراتیژیک ساز دەکەین لە غیابی هەڵسەنگاندنی سیاسەتی دەرەوە و بە تایبەتی سیاسەتی استراتیژیدا ناچارین کات لە بۆ کۆمەڵێک بەرنامە تەرخان بکەین کە ڕنگ بێ ڕاستەوخۆ پرسیاری سەرەکی هاوڵاتیان نەبێ پرسیاری سەرەکی هاوڵاتیان ڕاستەوخۆ ئەو شتانەیە کە ڕۆژانە لە دەوروبەری ئەوان لە نزیکی ئەوان ڕوو دەدەن و ئێمە دەزانین هاوڵاتی لە سەردەمی سۆسیال مێدیادا حەزی لە شتی ڕق و پۆپولیست و شتگەلێکە کە ئامادە بێ لە بۆ خاوکردنەوە لە بۆ بەسییتکردنەوە لە بۆ ڕەشکردن و سپیکردن ئەمەیان وانە بەڵام ئەمە زۆر گرنگە ئەو ڕوانگەیەت لە بۆ دروستەکە لە ئایندەدا جیهانی ئایندەدا چی ڕۆدا پێش هەموو شتێک یعنی لەو بەرنمەیەدا باس لە سەردانی چارلزی سێم دەکەین لە بۆ ئەمریکا کە حوتوی ڕابردوو هاتە ئاراوە و ئەمە یەکەمین سەردانی ئەو پادیشاییە لە بۆ ئەمریکا پێشتر شاژنە ئەلیزابێت وا بزانم لە ساڵی 90 بوو سەردانی ئەمریکای کرد و چەندی پێنەچوو شەڕی ئەتوانین بڵێن جیهان و یانیش ناتۆ یانیش خۆر ئاوا لەگەڵ عێراق هاتە ئاراوە و ئەو شەڕامانایەکی زۆر گەورەی هەبوو لەوە لە دوای ئەوە استراتیژیەکی زۆر گەورە لەسەر مێز دانرا هەندێکیان پێیان دەگوت استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئایا ئێستاکە کە پادیشا سەردانی دۆناڵد ترامپی کرد و لەوێدا چی ڕوویدا لە ژێر پەردەوە چی هەیە باس لەوانە دەکەن بێگومان سەردانەکە سەرەتا ئەوەی کە لە پێش پەردەدا بینیمان پادیشا چارلز زۆر بە شێوەیەکی ڕۆشنبیرانە ئەنتەلەکتوێلانە ڕوبەڕووی ئەمریکا ڕوبەڕووی ترامپ وەستا ترامپیش بە ئوسلوبە سەرسەریە بازاڕیە قەبەداییەکەی پۆپیلیزمی خۆی کرد بەڵام چارلز بەڕاستی لەو سەردانەیدا و بە تایبەتیش لە گوتارەکەیدا لە کۆنگرێس زۆر گوتارێکی زۆر سەرکەوتوانە و زۆر بە ئامادەکاریەکی باش گوتارەکەی پێشکەش کرد و زۆر بە گەرمیش پێشوازی لێکرا لە هەمان کاتدا ئەوە وای کرد کە خەڵکی ئەمریکا کە زۆر لەلایەن زەوقێکی تایبەتیان نییە تەماشا بکەن بزانین پادیشایەک چۆن نییە بەڵام لە هەمان کاتدا ئەمە توانی سەرنجی مێدیاکانی ئەمریکا بۆ لای خۆی ڕابکێشێ کە چارلزی سێم کەسێکی بەڕاستیش بەتوانایە ئامادەکراوە لە بۆ هەنگاوی ئایندە واتە لێرەدا لەسەر چەند تەوەریەک ڕادەوەستین ئەمە کە وەکووتم ئەم جۆرە سەردانانە بەدەگمەن ئەنجام دەدرێن کە ئەنجامیش دران شتی گەورە ڕوادەن وەکو لە ساڵی 90 باسم کرد ئەلیزابێت سەردانی ئەمریکای کرد کە ئەو کاتە بۆشی باوک لە سەردەسەڵات بوو بەڵێ و شەڕێکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتە ئاراوە و دوای ئەوە ڕۆژهەڵاتی یعنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانکاریشی زۆر گەورە گۆڕانکاریەک لە غیابی سەدام حوسێندا هاتە ئاراوە و ئەو کوردستانەش لەدایک بوو ئێستاکە ئەمەیان چییە باس لەوە دەکەین و لە هەمان کاتدا بێگومان کۆمەڵێک بابەتی گرنگ هەنا لەو بەرنمەیەدا لە هەمان کاتدا باس لە بابەتێک دەکەم کە قسەی لەسەر نەکراوە چونکە من بەڕاستی کات تەرخان دەکەم لەسەر هەندێک بابەت قسە بکەم کە قسەی کەم لەسەر کراوە و یان هیچ لەسەری نەکراوە ئەویش ڕکەبەرایەتی و ململانێ و یانی ڕێککەوتنی هەوڵدان بۆ ڕێککەوتنی نێوان دوو کۆمپانیای زۆر گەورەی جیهانە ئەویش ڕۆکفێلەر و ڕۆڵسن ڕۆکفێلەر و ڕۆڵسن دوو کۆمپانیان ئەتوانین بڵێن لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بەریتانیادا ئەتوانن تاقا
ئەگەر بڵێن تاقە کۆمپانیان ئەتوانن بڕیاری زۆر استراتیژیک بدەن. یەکێکیان گەورەترین کۆمپانیای دەریاوانیە کاڵین دەریاوانی هەموو شتێکی دەریا دەگرێتەوە بە تایبەتی کەشتێ زیرەکەکان و بازرگانی دەریایی لۆجستیک گواستنەوە و ئەوەی دیکەیان تایبەتە بە زلهێزبوون لە بواری ئاسمانیدا. ئەویش هەموو شتێک دەگرێتەوە تاوەکو گەشتن بۆ سەر مەریخیش دەگرێتەوە. ئەو دوو کۆمپانیایانە کە یەکیان بریتانیا یەکەیان ئەمریکایە لە ناو ناڵێن لە ناو دژمنایەتیدان بەڵام لە ناو ڕێقابەتدان لە ناو ڕکەبەرایەتیدان و ئێستاکە پرسیارەکە ئەوەیە لە سیستەمی نوێی جیهاندا کە بێتە ئاراوە سیستەمی بات پارە فینانس لە دەست کامیان دەبێ کامیان ئەتوانن زیاتر بەشی خۆیان بەبەر بکەوێت. لە هەمان کاتدا لە بۆ بریتانیاوە لە بۆ ئەمریکادا دوو بابەتی زۆر جیاوازن. ئەمریکا لە سەردەمی ترامدا لە سەردەمی بایدندا بە ئاشکرا دەرکەوت ئەو زلهێزەی جاران نییە بە تەنیا هیچ شتێک بکە بە تەنیا هیچ شتێکی بۆ ناکرێت تەنانەت لە بەرامبەر ئێرانێکدا کە ئەتوانین بڵێن هێزی دەریاوانی و هێزی ئاسمانی سفرە ئەمریکا نەیتوانی سەرکەوی ئێستاکە لە ناو گەورەترین گێژاودایە شەڕ ویانیش ڕێککەوتنێک کە لە بەرژەوەندی ئێراندا بێ لە بەرژەوەندی ئێراندا بێ لە ناو ئەوەدا چەقی بەستووە هەڵبژاردنێکی لە پێشە خۆی و نەتەنیاهوی کەشی خۆی دەباتە ناو قەبرەوە ویانیش سەر دەکەوێت. ئەمە پرسیارە سەرچێکەیە. بەریتانیا چەند ساڵێکە لە ناو یەکێتی ئەوروپا دەرکەوتووە و بەریتانیا هێزێکە کە هەم ئەزمموی ئیمپریالی سەدەی 19 و 18 و 20 هەیە. بریتانیا وڵاتێکە توانیوێتی ژاپۆنیا و چین کاتی خۆی داگیر بکە هیندستان داگیر بکە و بەڕێوەی بە و وڵاتێکە کە توانیوێتی چەندین ئیمپراتۆریەتی جیهانی بڕوخێنێ و لە جیاتی ئەوانە دەوڵەتی نەتەوەی دروستکە. بەڵام لە 1955 و 56دا و لە دوای جەنگی جیهانی دومیندا بەگشتی و بە تایبەتیش لە سەردەمی قەیرانی سوئیسدا تەماشا دەکەین بەریتانیا و ئیمپریالیزمی بەریتانیا و تاژمونگەرایی بەریتانیا خواحافیزی لە بەشێکی زۆری گەورەی جیهان دەکات. بەڵام لە بیرمان نەچێ هەتاوەکو ئێستاش بەریتانیا لە دەریاوانیدا یەکەمین وڵاتە و بەبێ بەریتانیا هیچ کەسێک لە شەڕی دەریاوانیدا لە هەژمونی دەریاوانیدا ناتوانێت سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست بێنێ هیچ کەسێک نە ئەمریکا و نە فەڕەنسا و نە ئەڵمانیا نە ژاپۆنیا و نە سوئیسرا. لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن بریتانیا هەم لە بواری فینانس هەتاوەکو ئێستاش فینانسی بە تایبەتی دەریاوانیدا واتە ئەو هەموو کەلوپەلەی کە لە ڕێگا دەگوال لە ڕێگەی ئاوی دەگوازێتەوە لە هەموو جیهان بەشی زۆری جیهان و کەشتەکان لە ناویدا گومرگەکان لە ناویدا مەسرەفەکان لە ناویدا و بە تایبەتی گواستنەوەی وزە لە ناویدا هەموو پارەکە لە سنترومی لۆندندا ڕێک دەخرێ. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە تاوەکو ئێستاش لە دەست بەریتانیادا مایە. لە هەمان کاتدا بەریتانیا تاوەکو ئێستاش یەکەمین وڵاتە سەرکەوتووترین وڵاتە لە بواری ئیستیخباراتیدا بە پێچەوانەوە ئەمریکا یەک لە وڵاتانەیە کە تەماشامان کرد لە ئەزمموی ئێراندا ئیستیخباراتێکی سەرکەوتووی نەبوو. ئیستیخباراتی سەرکەوتووی موساد و CIA بە تەنیا ئەوە بوو چۆن بتوانن چەند سەرکردەیەکی ئێران بکوژن بەڵام ئیستیخباراتی ئەویان نەبوو کە بتوان ئانالیز بکەن ئەو هەستەی تۆڵەسەنەوە هەستی بەرگری لە ناو شیعەکاندا و لە ناو ئێرانیەکاندا بەگشتی چۆنە و چۆن ئێرانیەکان ئەتوانن چی ئەتوانێ بیکە کە ئێران بڵاو ببێ پارچە ببێ شەڕی ناوخۆ دروست بێ و چی ئەتوانێ بیکە کە ئێران یەک بخرێ هەمووی لە دەوروبەری کۆماری ئیسلامی و سوپای پاسداراندا کۆ بکرێتەوە کە پێشتر دژی بوو.
لەوەدا چوونە ناو غەڵەتێکی زۆر گەورە چۆن پێشتر ئیستیخباراتی رووسیا لە ئۆکرانیادا کەوتە ناو هەڵەیەکی زۆر گەورە پێی وابوو بە شەڕێکی زۆر بچووکدا ئەوان خەڵکی ئۆکرانیا بە دۆڵ و زۆرنا پێشوازیان لێ دەکەن بەڵام تەماشا دەکەن ئەو 5 ساڵە شەڕ بەردەوامە ئەوڕۆکە هەرچەندە رووسیا ئەتوانێت لە مەسلەی لەسەر زەویدا هەنگاو بنێ بەڵام لە هەمانکەدا ئەو هاوڕیانەی لەسەر خەتن ئەرێ بۆ شتێک نانووسن کاکە سلااوێک کۆمنتێک پرسیارێک ئێوە بەتەنیا گوێ دەگرن پاشان لەسەر زەنگوڵەکە تکایە چرکەیەک بکەن لەسەر زەنگوڵی یوتیوب تکایە چرکەیەک بکەن بۆی هاوڕیانی دیکەش بتوانن بیبینن سوودی لێوە بگن تکاتان لێ یەکەم بەڵێ رووسیاش لە بواری ئیستیخباراتیدا کەوتە هەڵا بەڵام کیف توانی سوود لە ئیستیخباراتی بەریتانیا وەربگرێ یانی بەریتانیا ئەوەنە ئیستیخباراتی بەریتانیا ئەوەنە بەنهێنی کاتی خۆی لە رووسیا ئامادەکاری دەکرد بۆ ئەوەی سوپای رووسیا کە دەکەوێتە ناو ئۆکرانیادا تێکوپێکی بشکێن تێکوپێکیشیان شکاند بەڵام ئیستیخباراتی رووسیا ئاگداری ئەوە زۆر نەبوو زۆر کەم ئاگدار بوو ئێستا کەش تەماشا دەکەین لەسەر زەوی رووسەکان ڕاستە کەمکەمە پێش دەکەون بەڵام لە ئۆکرانیا لە ڕێگەی درۆنە زیرەکەکانەوە دەتوانێت ئابووری رووسیا پەک بخە و پەکیشی خستووە بابینە سەر ناوەڕۆکی بابەتەکە لە حوتوی ڕابردوودا سەردانێکی زۆر گرنگ ئەنجامدرا و ئەو سەردانە وەکو وتمان چارلسی سێم ئەنجامیدا کە هاتۆتە شوێنی شاژن ئەلیزابێت کە کۆچی دوایی کرد و چارلز هەم سەردانی ترامپی کرد هەم لە بۆ کۆنگرێس گوتارێکی زۆر در و درێژ و بە پێسیدا لە نێوان پارتی کرێکاران بە تایبەتی پارتی کرێکارانی بەریتانیا و بزودنەوەی ماگای ئەمریکادا ناکۆچی زۆر گەورانە و لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەمانە دوو کارکتەری زۆر جیاوازن چارلز کەسێکی ژینگە دۆستە ترامپ دژمنی ژینگەیە و ئەمریکا و بەریتانیا هەر لە مەسەلەی غەزەوە بگرە هەتاوەکو شەڕی ئێران هەتاوەکو مەسەلەی کەنەدا درۆنلاند هێڕشکردنە سەر ڤێنزوێلا لە زۆربەی زۆری بابەتەکاندا بە پێچەوانە و بە پێچەوانە و تەنانەت لەو ماوەی دواییدا کاتی شەڕی ئێران و ئەمریکا بەچڕی بەردەوام بوو ترامپ زۆر داوای کرد کە بەریتانیا بنکەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بداتە ئەمریکا و یانیش ڕێگەی بدا ئەمریکا بەکاری بێنی بەڵام کیر ستایمەر قبولی نەکردەوە و ترامپ زۆر سوکایەتی گەورەی پێکرد و کیر ستایمەر لە وەڵامدا وتی ئەتوانی سوکایەتم پێ بکەیت توانی گاڵتە زارێن پێ بکەی بەڵام یەک گەنجی بەریتانی ناخەمە ژیان یەک گەنجی بەریتانی یەک سەربازی بەریتانی ناخەمە مەترسی لە بۆ سیاسەتە هەڵەکانن لەو سەردەمەدا ئیتر تەماشا دەکەین چارلز سەردانی ئەمریکا دەکا چارلز پاشایە ڕاستە حکوومەت نییە سیاسەتی بەڕێوە برد سیاسەتی جێبەجێکاری لەدەست ئەو دانیا بەڵام بمانەوێ نەمانەوێ پاشا دیسانیش سەرۆکی دەوڵەتە سەرۆکی حکوومەتە حکوومەت لە کۆتاییدا بە ئیمزای پاشا ئەنجام دەدرێ و پاشا ئەتوانین بڵێن نوێنەرێکی سمبۆلی بریتانیای گەورەیە تەنانەت نوێنەرێکی سمبۆلیکی زۆر گەورەی ئەنگڵا سەکسۆنەکانە ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە هەمان کاتدا مەسەلەی چین و رووسیا و ئێران هەیە لەو ناوچەیەدا لە بەرامبەریژدا بەرەی ئەنگلۆ ساکسۆنمان هەیە لە رووسیا و ئۆکرانیادا بەریتانیا و ئەمریکا زۆر دژ بە یەکن چونکە ترامپ لە ڕاستیەکەیدا سیاسەتی ترامپ کە زۆر کەس باسی ناکات ترامپ بۆ ئەمانە دژی ئۆکرانیاوە یانیش لەگەڵ بەریتانیادا نیە لەگەڵ گەچێتی ئەوروپادا نیە لە مەسەلەی ئۆکرانیادا چونکە ترامپ باوەڕی بەوەیە کە دەبێ ناوچەکانی نفوس سەر لە نوێ دابەش بکرێنەوە ناوچەکانی نفوس چییە؟ ئەڵێتن لە ئەمریکادا ئەمریکا ناوچەی نفوسی منە
هەردوو ئەمریکای خوار و ئەمریکای سەر و ئەمریکای لاتین و ئەمریکای دیکە واتە هەر لە بۆ هەندەیە کەنەدا لە کەنەداەوە بگرە هەتاوە یعنی ئەو زیاتریش دەچێت کە و باسی گڕۆندلاندەکە ئەو چونکە گڕۆندلاندیش لەو ناوچەیە ئەو هەمووی بێک ناوچە تەماشا دەکە هەتاوەکو دەگاتە کوبا هەمووی ئەڵێ دەبێت 100% لەژێر کۆنتترۆلی مندابێ بۆ ئەوەی ئەو ناوچێ لەژێر کۆنتترۆلی ئەو دابێ دەبێ بتوانێ ڕەقیبەکانی ڕازی بکە ئەو ڕەقیبانە چێن زلهێزەکان چێن ئەمڕۆکە زلهێزەکان رووسایەک دووەمینیان چاینایە هەر لە بۆ هەندێ پێی وایە دەبێ رووسیا لە ناوچەی خۆیدا سەروەر بێ بۆ ئەوەی سەروەر بێ دەبێت سەروەری بەسەر دەوڵەتە نەتەوەیەکانی دیکەی وەکو ئۆکرانیاش هەبێ کە لی دوور دەکەوێتەوە و باوەشی خۆی لە بۆ ئەوروپا و لە بۆ ئەمریکا و بە تایبەتی بەریتانیا دەکاتەوە لە هەمان کادا لە مەسلەی تایوانیشدا لەو ڕۆژانەدا سەردانی چاینە دەکا لە مەسلەی تایوانیشدا احتیمالێکی زۆرە ئەو گرۆپە سەوزە بە چین بدە کە ئەگەر بە هێرشێکی سەربازی زۆر گەورە و قەبە نەبێ بۆت هەیە دەستێوەردان لە ئۆکرانیا لە تایوان بکەیت تایوان دیسا بخێژێر کۆنتترۆلی خۆتەوە هەرچەندە مەسەلەی تایوان زۆر جیاوازە چونکە تایوان بەشێکە لە چاینە خاکی چاینایە ئەوە وەکو ڤەنزوێلا نیە وەکو کوبانیە کە دەوڵەتێکی تاو سەربەخۆ وەکو گڕۆنلان نیە وەکو کەنەدا نییە کە دۆناڵد ترامپ بە سەرۆکەکەی دەگوت ئەتۆ سەرۆکی کەنەدانی ئەتۆ لەمە دووە والی کەنەدای چونکە ئەو پێی وایە کەنەدا دەبێ بێتە محافەزەیەک پارێزگایەکی ئەمریکادا چۆن سەدام کاتی خۆی کوێتی کە داگیر کرد ناوی لێنا پارێزگای نۆزدەمین بووانیا ئەوزانم بەڵێ نۆزدەمین بوو وای بەسەرەت ئێستا کە ترامپی هەمان شت دەکات بەڵام لەو بارانەدا هیچیان بەریتانیا ڕازی نییە لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستاکە شتێکی واهەیە لەو ئەوە خاڵێکی زۆر گەورەیە هەروەکو باسم کرد ئەما بەڵام بەریتانیا و ئەمریکا پێویستیان بە یەکتریە هەم لە جەنگی جیهانی دووەمیندا ئەوەمان بە ئاشکرا بینیوە لە جنگەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەمان بە ئاشکرا بینیوە بەریتانیا هەر چێکی بکە دەبێ هێزێکی گەورەی زلهێزێکی گەورەی وەکو ئەمریکای لە پشت بێ تاوەکو لە بەرامبەر رووسیا بەبێ منەتانە کار بکە ئەمەشیان زۆر گرنگە چونکە رووسیا ئەو هێزەنیە گاڵتەی پێ بکرێ بەریتانیا لەمەشیان تا ڕادەیەکی زۆر دەزانێ و لە هەمان کادا وەکوتوان پێویستیان بێکترە بەریتانیا وەک باوکی عەقلی ئەمریکا دەناسرێ ئەمریکا وەک هێزێکی ڕقی هەری گەورەی بەریتانیا دەناسرێ لەو شوێنانێک کە عەقل پێویست بێ بیرۆکراسیەت پێویست بێ بڕیارێکی یاسا پێویست بێ و یانیش فینانس پێویست بێ ڕێخستنی فینانس مەبەستم دارایی ئیستیخبارات پێویست بێ بەریتانیا لە بۆ ئەمریکا زۆر گرنگە ئەولویەتی یەکەم بەریتانیا بەڵام کە هاتە سەر مەسەلەی هێزی ڕق پارەیەکی زۆر گەورە هێزێکی زلوزە بەلاح بەتایبەتی هێزی ئاسمانی ئەو کاتە بمانەوێ نەمانەوێ ئەمریکای گەورە لە بۆ بەریتانیا پێویستە بەڵام لە زۆر بواردا لە مەسەلەی ئیسرائیل و فەڵەستیندا لە مەسەلەی ئۆکرانیادا لە مەسەلەی لەو بابەتانێکە لە بۆ ترامپ ئەولویەتن هەمویان ناکۆچیان هەیە و لە هەمووشی گرنگتر ئەوەی ئێستاکە بینیومان ئەمریکا توانی لە ڕێگەی هێزی ئاسمانیەوە ئێران بێدەنگ بکە بەڵام ئێران لە ڕێگەی دەریاوە لە ڕێگەی هورمزەوە ئەمریکای خستۆتە ناو گەورەترین چەقبەستی سیاسی و استراتیژی زۆر گەورە کە نازانی چی بکە ئەمە زۆر گرنگە لە مەسەلە ئاویەکاندا ئەگەر ئەتۆ بتەوێت شتێک بکەی لە بەرامبەر ئێران دەبێت بەریتانیات لە پشت بێ ئەمانە بابەتی زۆر گرنگە بەڵام لە هەمووشی گرنگتر دوو کۆمپانیا هەن لە جیهاندا ئەو دوو کۆمپانیایەنە بەبێ ئەو دوو کۆمپانیایەنە استراتیژیەکی ئەمریکا و بەریتانیا مستەحیلە ببینین ئەو دوو کۆمپانیایەنە کە زۆر کەس باسییان ناکە ئەو دوو خێزانە زۆر گەورەیە کە یەکەشیان لە بابەتی دەریاوانی ئەوەی دیکەشیان لە
بابەتی هەوایی ئاسمانیدا ڕۆڵی زۆر گەورە و یەکەمینیان هەیە و هێزی بە هەژمونن ئەوانە ڕۆکفێلەر و ڕۆڵسن. ڕۆکفێلەر و ڕۆڵسن دوو کۆمپانیای زۆر گرنگن با دەمەوێت بە کورتی سەرەتا باسی ڕۆڵس بکەم. کۆمپانیای بەناوبانگی بەریتانیا ڕۆڵس هەرچەندە زۆربەی خەڵک بە بینینی ئۆتۆمبیلە لۆکسەکانیان دەیناسن، بەڵام لە ڕاستیدا ئەو کۆمپانیا لە بواری دەریاوانی یعنی مارینە و تاڕادێک لە بواری فڕۆکەوانیشدا یەکێکە لە هێزە جیهانیەکان و ئەو کۆمپانیایە یەکێکە لە گەورەترین دابینکارانی بزوتنەوەی دیزل و گاز بۆ کەشتیە زەبەلاحەکان. سیستەمەکانی ئەوان کە کەشتیە جەنگەکانن، کەشتەکانی گواستنەوەی نەوت و کەشتە گەشتیاریەکاندا بەکاردێنێن. یعنی ئەگەر ئەتۆ بتەوێت کەشتێک بکڕی، کەشتێک بەکاربێنی و یانیش کەشتێک دروستکەی بتەوێت کەشتێک دروستکەی، ئەتۆ بەبێ ڕۆڵس زۆر زەحمەتە بتوانی ئەمانە بکەی. و لە هەمان کاتدا ئەمانە لە بابەتی کەشتێ زیرەکەکان یعنی ئاوتۆنۆمس شیپس زۆر بە کاریگەر و پێشکەوتونە کە دەتوانن کەشتی بەبێ کاپتێن و لە ڕێگەی ژیری دەستکردەوە کە لە زەریاکاندا بڕۆن بەکار بێنن و ژێر دەریایی زۆر بەهێز و گەورە ساز بکەن کە ئەمانە ماوەیەکی درێژ لە قوڵایی زەریاکاندا ئەتوانن بمێنێنەوە بەبێ ئەوەی مرۆڤی تێدا بێ. پێشتریش ئەمانیان هەبوون، بەڵام بە ڕێگەی مرۆڤ سەرباز بەڕێوە دەچون. ئێستاکە ئەو کۆمپانیای ڕۆڵس ئەتوانێ ئەم جۆرە کەشتیانە ساز بکە، ئەتوانێت ئەم جۆرە ژێردەریایەنەش ساز بکە و ئەو ژێردەریایە ئەتۆمیانەش کەشتیە جەنگەکانی هێزی دەریایی بەریتانیا، ڕۆیاڵ ناڤی و وڵاتانی تری جیهانیش بە تەکنۆلۆژیا و بزوتنەوەی ئەو کۆمپانیایە کار دەکەن. ئەمە زۆر گرنگە. هەر کەسێک بیەوێ کەش لە بواری پیشەسازی کەشتیدا کار بکە پێویستی بەوەیە. بەڵام لە بەرامبەر ئەوەدا کۆمپانیای ڕۆکفێلەرمان هەیە وایانیش خێزانی ڕۆکفێلەرمان هەیە، ئەویش ئیمپراتۆریەتێکە بەسەری خۆی. ئەمانە لە بواری نەوت و کۆمپانیای ستاندارد ئۆیل و بانک دەناسرێن، بەڵام لە بواری زەرهێزی ئاسمانی و دەریاوانیشدا ڕۆڵێکی زۆر گەوریان هەیە، بە تایبەتی لە بواری ئاسمانیدا. ڕۆکفێلەرەکان بە تایبەتی لۆران ڕۆکفێلەر یەکێک بوون لە گەورەترین پاڵپشتی کاران و وەبەرهێنرانی سەرەتای سەردەمی فڕۆکەوانی. ئەوان وەبەرهێنانی گەوریان کرد لە بۆ نمونە کۆمپانیای ئیسترن ئایر لاینس و هەروەها کۆمپانیای مەکدۆنەڵ ئایرکرافت کە دواتر بوو بە بەشێک لە کۆمپانیای مەکدۆنەڵد دۆگلاس و پاشان بوینگ و وابزانم ناوەکەی گۆدراوە نیش بووە بەشێک لێ. واتە ئەوان سەرمایان ئەگەر سەرمای ئەوان نەبووە پیشەسازی فڕۆکەوانی ئەمریکا بەو خێراییە گەشەی نەدەکرد کە ئەمڕۆکە هەیەی. لەو لە بواری دەریاوانیشەوە زۆر بەکاری گرن. ئەمانە دەسەڵاتێکی بێسنووریان هەیە و دەوڵەمەندی زۆر بەکاریگەرن. هەر لە بۆ هەندێ بۆ نمونە بە تەنیا جۆن ڕۆکفێلەر کاتی خۆی لە 2 ئابووری ئەمریکای کۆنتڕۆڵ دەکرد، بە تەنیا یەک کەس لە 2 ئابووری ئەمریکا کۆنتڕۆڵ بکە شتێکی کەم نییە. و ئەمانە ئەمڕۆکە ئەو دوو کۆمپانیایە یەکەچیان لە بواری ئاسمان یەکەچیان لە بواری دەریاییدا ئەمڕۆکە نانن لە ناو شەڕ و دژمنایەتیدانا، بەڵام دەبێ ئەمانە بگەنە شوێنەکە چێ دەبێ ڕێک بکەون کە لە مەودووە سیستەمی دارایی، سیستەمی باج، سیستەمی دەریاوانی و سیستەمی ئاسمانی کە هەردووچیان ئێستاکە بەهۆی هورمزەوە لەناو قەیراندانە دەبێ ڕێککەوتنێک ساز بکەن بۆ ئەوەی لەناو ئەو قەیرانەدا بتوانن بەشی خۆیان وەربگرن.
ئەمەش بەشێکە لەو بابەتە لەو بەرنمەیەدا ئەمڕۆکە ویستم بە کورتی سەرنجدان ڕابکەشمە سەر ڕێککەوتن و ڕێکنەکەوتنیەکی نوێی ئەنگلۆ ساکسۆنەکان بە تایبەتی بریتانیا و ئەمریکا و یانیش لە کەسایەتی بە سەرکردایەتی ئەمریکا و بەریتانیادا لە ئایندەدا ئەوە بەرەو کوێ دەچێ جارێ نازانین بەڵام وەکووتمان لە سەردەمێکدا ئەمە ڕوویدا کە لە هورموس چەقبەستویەکی زۆر گەورەی استراتیژی و سەربازی و سیاسی ئەمریکا و ئیسرائیل هەیە نازانن چی بکەن یان دەبێ بۆمبابارانێکی سەختتر بکەن کە پێشتر کردویانە یان دەبێ بچنە ناو ئێران لە بۆی بچێ ناو ئێران ئەتۆ پێویست بە میلیۆنان سەرباز هەیە ئایا ئەمە لە سەردەمی ئەمڕۆدا دەکرێت و ئەگەر کرا زیانەکانی چی دەبن چی نابن و هەژمونی ئەمریکا و ئیسرائیل بەرەو کوێ دەچێت ئەو کاتە ئەمانە هەمویان جێگای پرسیارن یانیش دەبێ ڕێککەوتنێک بکرێ و ئەو ڕێککەوتنە ئەگەر مێدیاکان چۆنیشی لێک بدەنەوە لە کۆتاییدا لە قازانجی ئێران دەبێ بەڵێ دەزانم خەڵکی سوسیال میدیا حەزی لەو بابەتە استراتیژیانە نییە بەڵام هیوادارم ئەو بابەتە گرنگی پێ بدەن شێر بکەن لایک بکەن کۆمنت بنووسن لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و بە تایبەتی ئەو دۆست و هاوڕێیانەی کە کەناڵی هیوا خۆشناو ناناسن بۆ ئەوەی ئەوانیش ببنە سوبسکرایب و سوود لە هەڵسەنگاندن و شڕۆڤەکانمان وەربگرن کە بە لە ڕێگای ماندووبوونێکی زۆرەوە خوێندنەوەیەکی زۆرەوە ئەتوانین ئەنجامی بدەین کاتش خۆش